شانی چەپی گرتوێتی هاتووە لەسەر حەوزی ڕاوەستاوە. پرۆسەی هەڵبژاردننی عێراق تەواو بوو، بەڵام تەقەی خۆشی دەستی خۆی وەشاند و منداڵێکی بریندار کرد و ڕەوانی نەخۆشخانەی کرد. شەوی ڕابردوو دەوروبەری کاتژمێر 8 و 30 خولەک لە ڕانیا لە کاتی تەقەی خۆشیدا منداڵێک لە بەردەی ماڵی خۆیاندا پاسکی لێ دەخورێت و لە پڕ فیشەشێک دەکەوێتە خوارەوە بەرشانی دەکەوێت و لە ئێسادا فیشەکە لەسەر حەوزی وەستاوە و تا ئێستا فیشەکە دەرنەهێنراوە بە نەشتەرگەریش. نەچمان لای کاک عەباس مامی منداڵەکە کە فەرموویت ئێرە دۆخی تەندروستی چۆنە ئێستا؟ سەرەتا بەخێراتنتان دەکەم، زۆر بەخێر بێن. پێشم خۆشە لێرەوە دەستخۆشی لە تیمەکانی ستافی تەواری ڕانیە بکەم، هەروەها تەواری خەسخانەی شار زۆرمان پێوەماندوو بوون. سوپاسیان دەکەین، هەم ئیسعافەکە هەم سوپاسی ئەو خزم و کەسوکاری دەکەم کە پێمانەوە ماندوو بوو لە دوێنە شێوە لەگەڵمان لێرەکانەیە زۆریان سوپاس دەکەین. بەڕاستی لەبارەی تەندروستیەوە تەندروستی ئێستەکانە جێگیرە، بەس شەوێ زۆر ناجێگیر بوو، بەڕاستی مەترسێکی زۆری لەسەر ژیانی هەبوو. گولەکە بە حەمودی هاتوۆتە خوارێ بەرشانی کەوتووە، چاپی شانی چەپی گرتوێتی هاتووە لەسەر حەوزی ڕاوەستاوە. ئیشاعەکەشمان پێ و ئیشەڵا بۆ جناب شتی دەنێرم. بەڵێ قوربانی ئێستا نەشتەرگەری بۆ کراوە بۆ هۆش خۆی هاتوۆتەوانێ، بەس بەداخەوە فیشەکە دەرنەهاتوە تا ئەو ساتەی ئێستەکانە قسە دەکەین. پزیشکەکان ئەڵێن چی بۆچی دەرنەهاتووە؟ وڵی پزیشکەکان کوتیان با ئێمە کارێکی خەراتر نەکەین، نازانم سەبەبی ئەوەی کە چ بوو کە بووان دەرنەهاتووە، نازانم سەبەکەی چ بوو، بەڵام کوتی با ئەمە کاری خەراتر نەکەین، ئێستا بە دوو فیشەکەی نەکەوین، بە دوو ئەو شوێنەی بکەوین کە بڕیوێتی، ئەو شوێنەی کە زامداری کردووە. زیانی بە چەند بەشی جەستەی گەیاندووە؟ وڵی حتممە تو گولێک بڕواتە خوارێ لەسەر شانەوە تا حەوز بێ حتمما دەبێ زیانی پێگەیان بێت. ئێستا دۆخی تەندروستی چۆنە؟ وڵی لەخوای گەورە بە زیاد بێ ئێستەکانە باشە، بەهۆش خۆیاتۆتەوە، بەڵام زۆریش ناڕەحەتە. تەمەنی چەنە؟ 11 ساڵە. کوڕە؟ بەڵێ کوڕە و برازامە، کوڕی ئارامی برامە. ئەمەی کە ڕووی یامە تەقەی خۆشی بوو؟ بەڵێ قوربان دوێنە شەوێ لە کاتی ڕاگەاندنی سەرەتای پرۆسەکە بوو کە ئیحلانیان کرد، چەند کورسێک چەند لایەنێک کە بەدەستێناوە، دیارە چەند گەنجێک چەند کەسێک بە هەمەڕەچی تەقە دەکەن بە حەسماندا، نازان ئەو فیشەکانە لە عاسمان نامێنەوەی شوێنێک نییە پێ بکەوێ و بمێنێتەوە، حتمما دەبێ بێتە خوارێ. هەر ئەویش نەبووە کە زامدار بووە، لەوانەیە زەرت بە زۆر خەڵکی کەوت پێت وەک مادی، بەڵام ئەو زەردی گەورە بەردەستی کەوتووە. لە پۆلی چەنە؟ پۆلی 5 قوربان. بەڵێ. داواکاریتان لە هێزە ئەمنیەکان لەلایەنی حکومی چییە لەسەر ئەم دیاردەیە کە بۆنە تەقەی خۆشی ئەکرێت لە شوێنەکانە؟ وڵا دەستخۆش بێ بۆ بابەتەی ئێمە هیوادارین، ئەوە پێما بێ یەکەم جار نییە، ئاخی جاریش نابێت پێما بێت لە کوردستان. هیوادارین هێزە ئەمنیەکان بە کاری خوان هەستن، هەمەڕەچی خەڵک نەتوانێت تەقە بکات. ئەگەر ئەوانیش تۆزێک تون بن لەگە خەڵک لەوانەیە ڕێنەدەن، لەوانەیە بۆ شێوازە هەمەڕەچیە تەقە نەکەن لە هەندێک شوێنی بەرچاو، لە بەر چاوی کامیرەکان، لە بەر چاوی هەندێک شوێنە گشتیەکان، هەموو پۆلیسی لێ، ئاسایشی لێە، شورتەی لێە، تەقە دەکەن، دەزانن دیارە ویستی خوای وابووە. سپاسیان دەکەین. سپاس بۆ بەڕێستان.